بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەمڕۆ 4 ئەیلول زەنگی دەستپێکردنی ساڵی نوێی خوێندنی 2021 بۆ 2022 لە هەرێمی کوردستان لێدرا. بەڵام بەرپرسانی حکوومەت هیچ بەڵێنێکی نوێیان نەدا بۆ گێڕانەوەی پاشەکەوتی موچەی مامۆستایان هەروەها دامەزراندنی مامۆستایانی وانەبێژ. سەرۆکی حکوومەت هەرێمیش لە وتارێکدا ڕایگەیاند کەوان درێژیان نەکردووە لە دابینکردنی بودجەی پێویست بۆ نۆژانکردنەوەی قوتابخانەکان و هەروەها کەرەستەی قوتابخانەکان. لە بەرنامەی ئەمڕۆ بەوردی لەسەر دەستپێکردنەوەی ساڵی نوێی خوێندن هەروەها گرفتە پەروەردەیەکان و کەمی بینا لە هەرێمی کوردستان داوەستین. لەگەڵمان زەنگی دەستپێکردنی ساڵی نوێی خوێندنی 2021 بۆ 2022 لە هەرێمی کوردستان لێدراو. سەرۆکی حکوومەت و بەرپرسانی پەروەردەش هیچ بەڵێنێکیان بۆ دامەزراندنی مامۆستایانی وانەبێژ نەدا. ئەمڕۆ 4 ئەیلول مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە قوتابخانەیەکی قەزای شەقلاوەوە زەنگی دەستپێکردنی ساڵی نوێی خوێندنی لێدا وتەیەکی پێشکەش کرد. بەڵام هیچ بەڵێنێکی بۆ گێڕانەوەی موچەی پاشەکەوتکراوەکان و دامەزراندنی مامۆستایانی وانەبێژ نەدا. ئێمە هەوڵێکی زۆرمانداوە بۆ ئەوەی گرنگیەکی زۆر بە کەرتی پەروەردە بدەین. بەداخەوە لەبەر ئەم هەموو کێشە و گرفتانەی کە ڕوبەڕووی هەرێم بوونەوە چ لە ڕووی ئابووریەوە چ لە ڕووی تەندروستیەوە وەکو پێویست نەمانتوانیەوە ئەوەی لە بەرنامەی ئێمەدا بووە جێبەجێ بکەین، بەڵام هیوادارم بتوانین لە قۆناغەکانی داهاتوودا گرنگیەکی زیاتر بە پەروەردە بدەین. سەرەڕای ئەوەش ئێمە درێغیمان نەکردووە لەوەی کە بۆ تەرخانکردنی بڕەپارەی پێویست لە نوژەنکردنەوەی قوتابخانەکانیان لە دابینکردنی کەرەستەی خوێندن بۆ قوتابیەکان لەگەڵ وەزارەتی پەروەردە بەردەوام لەسەر خەت بووین. بە جۆخش و خرۆشێکی باشە خۆم بۆ خوێندن ئامادە کردەوە تاوەکو ئەم ساڵ تۆری ساڵەکانی تر بکەمەوە. هیوادارم هەمووی تۆری ساری پاڵ بکەینەوە بۆی دەرجەکان و نمرەکان باشتر بێت لە ساڵی پار. بە جۆشێکی خۆشەوە هاتوین بۆ قوتابخانە و ئینشاڵڵا و سەر دەرەجەکانمان باش دەوێت لە ساڵی پاڵ باشتر دەبێت ئینشاڵڵا. بێگەشتنەوە ئەلحەمدولیلا شکر بۆ خوا قوتابخانەش داهاتەوە. لە پارێزگای سلێمانیش زەنگی ساڵی نوێی خوێندن لێدرا. یاریدەدەری بەڕێوەبەری گشتی پەروەردەی پارێزگاکەش دەڵێت کێشەی کەمی بینا و دوودەوامیان هەیە. ئەمە جگەلەوەی بەشێکی زۆر لە قوتابخانەکان پێویستیان بە نۆژەنکردنەوە هەیە. 2014 تایسە هیچ قوتابخانەیە دروست نەکراوە. ئەمەش بۆ خۆی ئێمە بڵێن و نەڵێن لەوانەیە توانین بیانێت لەم لەولا قوتابخانەیەکمان نۆژەن کرد بێت و بینایەکمان تاو کرد بێت کە ڕێژەیەکی کەمیمەوە یا خێرخوازێک مەکتەبی کرد. بەڵام ئەمە ئەوە ناگەێنێت کە ئێمە 7 ساڵە نەمانتوان بینا دروستکەین بتوانین پۆلەکانی خوێندن کەم بکەینەوە. خەڵک زیاد دەبێت، ژمارەکان زۆر دەبێت لەبەرەوەی ئەوە یەکێکە لە گرفتە سەرێکەکان. ئەنجومەنی مامۆستایانی پێشەنگیش لە خەمساردی حکوومەت بەرامبەر بە کەرتی پەروەردە نیگەران و داوا دەکەن حکوومەت ئاوڕێکی جدی لە کەرتەکە بداتەوە و چیتر پەروەردە نەکرێتە قوربانی. گر و گرفتی پەروەردەیمان زۆرە، گر و گرفت لە قوتابخانەکانە زۆرە. بۆ نمونە کەمی بیناکان، کۆنی بیناکان، نەبوونی خزمەتگوزاری پێویست، هەروەها دوودەوامی و سێدەوامی لە قوتابخانەکانە. ئەمانە هەمووی گرفتن بۆ مامۆستایان، ئەمانە هەمووی کێشە و گر و گرفتن. با پێی ئامارەکانی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان پرۆسەی خوێندنی ئەم ساڵ بە بەشداری زیاتر لە 1,800,000 خوێندکار و 162,000 مامۆستا و فەرمانبەر لە 7,145 قوتابخانە و ناوەندی خوێندن دەبێت. بە پێی ساڵنامەی خوێندن کە وەزارەتی پەروەردە دایڕشتووە، 3 هەفتەی یەکەمی خوێندنی ئەمساڵ بۆ قەرەبووکردنەوەی خوێندنی لە دەستچووی ساڵی خوێندنی 2020 بۆ 2021 تەرخان کراوە. قەرەبووەکە قۆناغەکانی 2، 3، 4، 5، 6، 8 و 9 بنەڕەتی لەگەڵ قۆناغی 11 ئامادەیی دەگرێتەوە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میواندارێک لە بەڕێزان مامۆستا مەریوان سەلاحی حیلمی پسپۆڕی بواری پەروەردە، هەروەها دواتریش مامۆستا ئەحمەد کەرکووکی ئەندامی سکرتارەتیەکیتی مامۆستایانی کوردستان لەگەڵمان دەبێت. مامۆستا مەریوان بەخێربێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا بۆ چوونی بەڕێز بزانم لەبارەی دەستپێکردنەوەی ساڵی نوێی خوێندن کە ئەمڕۆ 4 ئەیلول ساڵی نوێی خوێندن 2021 بۆ 2022 دەستی پێکرد.
ئامادەکاری پێویست کراوە ئەوەندەی کە وەکو شارەزایکی بواری پەروەردە متابعاتان هەبێ لە ڕووی مامۆستایانەوە بێ قوتابیان بێ ژینگەی قوتابخانە بێ. بەڵێ سەرەتا ساڵی نوێی خوێندن لە هەموو لای پیرۆز بێ هیوادارین ساڵێکی باش بێت بە نیسبەتی ئامادەکاری بۆ ساڵی نوێی خوێندن ئامادەکاری بە شێوشی گشتی باوەڵێن ئامادەکاریشی ئۆتۆ نەکراوە ئەوەی کە باسەکرێت لە ڕاگەاندنەکانە گوایە حکوومەتی هەرێم یان وەزارەتی پەروەردە ئامادەکاری کردووە هیچ ئامادەکاریشی نەکردووە و ئامادەکاری چییە مەسەلەن ژمارەی زۆربوونی قوتابی لە پۆلەکانە زیایی کردو کەمی نەکردووە کابیعنی ئامادەکاری نەکراوە واتە بینای خوێندن دروست نەکراوە. ئێستا باشە لە ڕۆژمە زۆربوونی ژمارەی قوتابی دەبێت بە پێستاندا چەند قوتابی لە پۆلەکە بێت سەر کوردستان چەندە؟ مەسەلەن بۆ نمونە بە پێستاندەر 18 تەلەبە 20 تەلەبە بێت لە ژوورەکە و کەمتر تەواان لە کوردستانە 40 تەلەبە بۆ 50 تەلەبە و ینی بەرەو سەر با بڵێن تا 16 شەڕا لە هەنێ جێگا ئەوە ینی کوالەتی خوێنیتیان نزمە کوالەتی خوێنیتیان نیە لەبەر ئەوە ژمارەی قوتابی لە پۆلەکانە زیایی کردووە بە نیسبەتی کتێبەوە کتێب نەهاتووە تا تاوکو دابشکرێت ئەوەندە سەڵیان چاپ کردووە پرسانی وەزارەتی پەروەردە باز لەوە دەکەن. بەڵێ بە تەمای شتێکیان بەڵام باش وایە کەوترا داوامە لە کاتی کردنەوەی داوامە کتێبانی کە پێویستە حسابی بکەیت چاپێکی لە کاتی خۆیان و لە کاتی خۆیان بی بە قوتابی خوێندکاران بۆی کە یعنی کاری نەگەشت ئێستا و چاپە نوێیەکەوەندەی واگەدار نەخێر ئەوەی کە من چاودێریم کردوێەوەە چاودێری کۆمەڵی مەکتەبم کردو ئەمڕۆ کتێبیان وەرنەگرتەوە و کتێبیان نەبووە یان ئەگەر هەموو بێهانێکی کتێبی کۆنیان بووە و تەلەبەکانیان ئیزن ناوە پێی ئەوەی کە ئەڵێ ساڵی نوێی خوێندن شتێکی ئۆدویتیان نییە کە من لای من دڵخۆش بێ ژمارێکی زۆر وانە بێژ و ئەوەمان هەیەواتە نەقسی میلاکمانێ نەقسی مامۆستامانێ بەوانە بێژانە پڕکراونەتەوە بەوانە بێژانش کە پڕکراونەتەوە ئەوانش گرفتیان هەیە کە تەعین ناکرێن و دانامەزرێن با بڵێن هەڕەشەی بایکۆت و با بڵێن واسێنانم جۆرەشتانەکەن کە حەقی خۆیانە لەبەرەوە لە هەموو ڕۆکانەوە یان مەسەلەن مۆزوعی معاشی مامۆستایان و ئەم جۆرەشتانە قەلەقیەک هەیە با بڵێن لە ئیشەکەیان نازانێت تۆمە چۆن ئەم معاشە بەردەوامە بێ بەردەوام نابێت تۆم جۆرەشتانە و چۆن نەبێت چۆن نابێت لە هیچ ڕوویەکی تیان نییە ئێستا کە من بێڵێم کە شتێکی گەشتبینی تیاوێ بڵێ ئەوە بەس تەنها یەک شتی تیاویش کە چواردەینەوە داوام دەسی پێکردەوە بەڵام خۆی شتێکی ئاساییە کە چواردەینەوە لە 15 لە سەرەتای مانگینەوە داوام دەست پێ بکات بەس بە تەنها ئەوەیە بەس بە تەنها ئەوەیە کە بڵێن ڕۆگەشەکەی ئەوەیە بەڵام لێرەیە شتێک هەیە حەزەکەم ئاماژەی پێ بم باش ئێمە ئەمڕۆ گەشتبینین و خەڵک بە شێوکی گشتی گەشتبینە بۆی کە داوامی خوێندن دەسی پێکردێتەوە کوێسە پێم وتی هەرە خاڵەیەکە لە چواردەینەوە کە داوام دەسی پێکردێتەوە بەڵام ئێمە لە چی و هاتووێتە سەرچی ئێمە لە باتەوەی کە دوو دەوامی بکەین بە یەک داوامی سێ دەوامی بکەین بە دوو دەوامی بە یەک دەوامی ئێمە هاتوێن سەر ئەوە هەموو ئومێد و ئاواتەکانمان ئەوەیە لە مانگی نوێ داوام دەست پێ بکاتەوە لە کاتێکا زۆر ئاساییە بەپێی یعنی داوام لە کاتی مانگینەوە ینی کاتی خۆەتی کە داوام دەست بکاتەوە ئەمە دەستکەوت نییە بەڕاستی کە ئێستا ئەمڕۆ کردیانە بە دەست ئەی ساڵێکی چۆن دەبێت بۆ ئەم ساڵ جیاواز دەبێت لە ساڵانی ڕابردوو بۆ ئەم ساڵ بڵین 2021 بۆ 2020 ئەم ساڵی خوێندنە مەبەستە چییە؟ ینی لە ڕووی خوێندنەوە لە ڕووی کوالەتی خوێن هەروکو ساڵانی پێشووە ینی مەسەلەن هیچ شتێک نەگۆڕاوە بڵێ ئەمە بڵێن ژمارەی خوێندکار کەم بۆ تۆ کێشەی میلاک و مامۆسات حەل کردبێ کێشەی موچەت حەل کردبێ بە تەواوەتی گرفتت بۆ دروست نەبێ لەبەر ئەوە شتەکان تا ئێستاکە ئەو گەشتبینی کە دیارە بە لێپرساوانی وەزارەتی پەروەردەوە بەو شێوازە نییە بڵێ ئێمە حەزەکەین ساڵێکی ئاسایی خۆش با بڵێ ساڵێکی باش ببرێتە سەر و ساڵێکی گونجاو با بڵێن ئەوە بەڵام ئێمە حەزمان نەکرد کە حکوومەتی هەرێم با بڵێن کە باڵین داڕژەری ئینەکە ئەوەیە لە ڕێی وەزارەتی پەروەردەوە ئەمە یعنی پلانێکی چاکی وایە بۆ وەزارەتی پەروەردە و خەمی خوێنی لەسەر هەموو شتێکەوە دابنایە کە ئەو گرفتانەی کە با بڵێن ڕوبەڕووی وەزارەتی پەروەردە بوونەتەوە ڕوبەڕووی خوێندگەکان بوونەتەوە ئەو گرفتانەی بەشێک لەو گرفتانی چارەسەر کردایە نەک ئەو گرفتانە ساڵ بە ساڵ کەڵەکان و هیچ ینی هیچ ئومێدێکی ئەوەی نییە کە بڵێ وەڵام ئەم چارەسەر بێ یەکێ لە هۆکارەکانی جوای بەستەنا و خاڵی شارتی بکەم پێش چ لای میوانە بەڕێزەکەم ئەوەیە کە خوێندنی شک و کارەبا وەکو
زۆر شتەکانی تر بەرەو کەرتی تایبەت دەڕوا ئەوەی کە لە هۆکارەکانەوەیە کە حکومەتی هەمالی کردووە بەڵام خەڵک ئەوە نازانێت یعنی یەکێک لە هۆکارەکانەوەیە کە بەرەو تایبەتە ڕوا بە زۆری و گرنگی بە تایبەتێن و خوێندنگە حکومیەکان یان بەلاوە گرنگ نییە یعنی ئەوە بەدەستە دەست باوڵێ سپاس دەکەم دواتەکەم بۆ لای بەرز مامۆستا جەنابی شتۆ خێر بێ سپاس دەکەین کە لە کەرکووکەوە تەشریف هێناوە مەلەفی باشیت بۆ هێناوین پێم وایە سپاس دەکەین دەمەوێت سەرنجی بەڕەشت بزانم لەسەر ساڵی نوێی خوێندن و ئەمڕۆ سەرۆکی حکوومەتیش وتاری هەبوو و باسی لەوە کرد کەوان درێژیان نەکردووە لە دامینکردنی بودجەی پێویست بۆ ڕۆژەکردنەوەی قوتابخانەکانە بۆ دامینکردنی کەرەستەی خوێندنە لە قوتابخانەکان حکوومەت کەم تەرخەمی نەکردووە لە مەسەلەی پەروەردە درێژی نەکردو یاخ بڵێن درێژی بە ناوی خوای گەورە و میهرەبان دەستخۆشیتان لە یەکەم بە خێراتنی مامۆسای بەڕێزی شەکەم و لێرەوە پیرۆزبایی لە مامۆسایان و قوتابیانەکەم بۆ دەستپێکی خوێندن بە هیوای ئەوەی کە دەستپێکی خوێندنی ئەم ساڵ وەکو ساڵانی پێشوو نەبێت ئەوەی کە ئیمڕۆ سەرۆکی حکوومەت کە قسەی لەسەر ئەوە کرد و زەنگی دەستپێکی خوێندنی لێدا بەڕاستی هیچ بڕیارە یا هیچ بابەتێکی دڵخۆشکەری تیان نەبوو بۆ پرۆسە و پرۆسەی پەروەردە و خوێندن و گوزەرانی مامۆسا و قوتابیەوانە خیتابێکی عامیدا کە ئێمە دابینکردنی پێداویستی قوتابخانە پێداویستی قوتابخانە چییە دابین کراوە دەبێت تهدید کرێ بە داتا باز کرێ ئایا ژیان و گوزەرانی مامۆسایان چی کراوە یعنی ئەوەی کە جێ سەرسوڵمانە ئەمە زیاتر لە 2 ساڵە زیاتر لە 21,000 وانە بێژ مان ئەگرن و پاڵپشتیان دەکرێ و لەلایەن ڕێکخراوەکان و بەگژی حکوومەت و کە پرۆسەی پەروەردە و خوێندن لە زۆربەی قەزا و ناحیەکانمان لە 150 بەوانە بێژ پڕ کراوە یعنی قەزا هەیە لەم هەرێمی کوردستانە لە 154 بە مامۆسای وانە بێژ پڕ کراوەتەوە کە هەیە 10 ساڵ هەیە 7 ساڵ و هەیە 5 ساڵ وە بەو شێوەیە کە وانە بێژ بەم شێوەیە پراوێز کراوە و پرۆسەی پەروەردە ئەتوانم بڵێم وەکو پینە و پەڕۆیەک بابەتەکان و قوتابخانەکانیان پێیان پڕ کردوتەوە و لەم لاوەش زوڵمێکی گەورەیان لەکەن کە ناکرێنە گرێبەز یان دانامەزرێن کامە زوڵمێکی گەورەیە لە 2015 هەتاکو ئێستا تەعینات نەکراوە بە هیچ شێوەیە عەدا ئەوەی کە پارەکە 6,000 مامۆسای گرێبەز کرانە هەمیشەیی بەڵام بۆ پرۆسەی پەروەردە و فێرکردن لە هەرێمێکی وەکو کوردستان کە زیاتر لە 1,800,000 قوتابی لێیە کە ئیم ساڵ دەستیان پێکرد و زیاتر لە 127,000 مامۆسا هەیە بەبێ بگرە بە 21,000 مامۆسای وانە بێژیش کە ئەمانە زۆربەیان لە قەزا و ناحیەکان نایلن پرۆسەی پەروەردە و فێرکردن پەکی بکەوێت بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێمە وەزارەتی پەروەردەیە کە ئەو بەڵێنانەی دا کە وانە بێژ تەعین بکرێنە گرێبەز کە بارۆگوزەرانی پرۆسەی پەروەردە بەرەو پێش بڕوە کە تۆ باسی ئەوە کە ئەڵێ بودجەیەکی باشمان بۆی داناوە ئەم بودجەیە چەندێکە لە 105 بودجە بۆ وەزارەتی پەروەردە دانراوە لە 195 لەو لە 105 لە 195 بەس بۆ موچەیە بەس بۆ موچەی مامۆسایانە کە زیاتر لە 170 ملیارە کوا ئەم بودجە زەبەلاحی باسەکرێت لە دەوڵەتانی تر لە 150 لە 160 بەس بۆ پرۆسەی پەروەردە و خوێندنە ئەمە کوانێ میزانیەکە بە چ شێوەیەکە وەرە بار و گوزەرانی باسی بینایی قوتابخانەمان لەسەرەوەی مامۆسانی گرێبەست مامۆسانی وانە بێژ هیچ بەڵێنێک نەبوو بۆی کە ئێوە چاوەڕێتان دەکرد بەڵێنێکیان پێ بدرێت بۆی کە دابمەزرێن بە هەمیشەی حکوومەتی هەرێم هەر لەم دەستپێکی خوێندنە کە ئیمڕۆ کۆمەڵێ بەڵێنی بدایە یەکێک لەوانە مامۆسایانی وانە بێژ بکرێنە گرێبەست یعنی بکرێنە گرێبەست و هەنێکشیان دامەزرێ بە تایبەتێوانەی 7 ساڵ و 8 ساڵ و بۆ شێوەیە ینی بەڕاستی زوڵمێکی گەورەیە لە پرۆسەی پەروەردە ئەکرێت لەلایەن حکوومەتەوە چونکە حکوومەت ئەوەی کە گرنگی پێنادا و حیسابی بۆ ناکاو لە ئەولەویاتی نییە پرۆسەی پەروەردە و خوێندنە یعنی باشترین ساڵ کە دەوام کراوە لە 2015 130 ڕۆژ دەوام کراوە لە 200 ڕۆژی ئستاندەری جیهانی پارەکە چ ڕۆژ دەوام کراوە پۆلی 1 بۆ 11 چ ڕۆژ دەوام کراوە پۆلی 12 بە هەمووی نزیکەی 4 مانگ دەوام کراوە ئەمە لە چ ئستاندەرێکی جیهانی شتیوا هەیە
ستاندەری زیانی دەبێت 200 ڕۆژی 200 ڕۆژ دەوام بکرێ و زیاتر لە 24 هەفتەیە یعنی کۆمەڵێ پرێنسەر هەیە بەڵام بەداخەوە لەم هەرێمەی ئێمەیە هیچ حسابێ بۆەوە نەکراوە یعنی ساڵانە 1000 مامۆسان خانەنشین دەکرێت 1000 مامۆسا ئەوە داتایەکی ئەمە داتایەکی فەرمیە بە زیاترەوە شەر موالی 1950 ئیمساڵ زیاتر لە 2000 مامۆسا خانەنشین کراوە هەر مامۆستای 1.5 میلیۆن وەربگرێ ئەتوانێت 6 وانە بێژ بکرێنە گرێبەست لەسەر حسابی 250,000 بە 4 ساڵ هەر هەموو 21,000ەکە کۆتایی پێدێ لە 2015 مامۆسایان خانەنشین ئەکرێن هەتاکو ئێستا کەس لە جێدا نەدراوە بەس ساڵانە وتت 1000 مامۆستا خانەنشین زیاتر لە 1000 موالیدی 5,000 مامۆستا لە 5 ساڵی ڕابردوو خانەنشین کراوە 5,000 مامۆستا بەڵێ لە 2015 هەتاکو ئێستا ساڵانە مامۆستا خانەنشین ئەکرێت و زۆرترین مامۆستای ئیمساڵەکە لە موالیدی 59 تقریبا نزیکەی 2000 مامۆستا خانەنشین کراوە وەرە حسابی 1.5 میلیۆنێکی هەر نەفرێ بکە بزان چەند مامۆسای وانە بێژ ئەکرێنە گرێبەست کە ئەمە بەسیترین شتە یان لە موچەی فەرمانبەران بە گشتی لە 100 ئەبڕێت کە ئەمە هەتاکوی ئێستا ئەندام پەرلەمانەکانیش دەرکیان بە من نەکردووە هەر فەرمانبەرێت لە 100 موچەی ئەبڕێت یعنی هەموو مانگێ ئێمە یەکێکی وەخۆمە 70 تا 60,000 ئەبڕێت مانگانە 107 میلیارد دینار ئەکات ئەمە بۆ چۆ ئەچێ ئەتوانن یەک کۆمەڵێ خانەنشینی نییە بەڵام ئەمە سندوقیش نییە لێتیش ئەبڕێت و بەڵام لە بەخاف سندوقی خانەنشینەیە بەڵکو سندوقەکەی قەرزەدا بە حکوومەتی عێراق بەڵام بەداخەوە ئەم خاڵانە هەیە یعنی شێشەی پەروەردەمان هەر لە بینایە نییە لە لەوانە بێژ نییە بینایە باسی دوودەوام و سێداوام مامۆسا باسی دەگەڕێم وڵات زیاتر قسەی سەرەکەی مامۆستا ئەحمەد مامۆستا مەریوان سەبارەت بەوەی کە بەڕێز وتت ئێستا خوێندنی بڵێن حکومی فەرامۆش دەکرێت و دەستێکەیە بۆ گرینگدان بە خوێندنی ئەهلی هیچ بەڵگەیەک لە بەردەستدایە هیچ شتێک خۆ تەست پێ کردووە بەڵێ ئەو شتە با بڵێن بەڵگەکان زۆرەوە بەڵکان بەرچاون با بڵێن یەکێ لەو شتانە با بڵێن کەوتت کەرتی تایبەتیان ئەهلی ئەبێ ئەو کەسە خۆی یان ئەو کۆمپانیای خۆی هەستێ بەوەی کە زەوی بکڕێ و بینا دروستکات و دواتر ینی ئەو خەڵک بە پارە مناڵ بە پارە بخێنێ لەو خوێندنگەیانە بەڵام لێرە بە پێچەوانەوەیە لێرە حکومت عەرزەکەی ئااتەیە و حکومت بۆی کردو بە بینا و پارەکەش پیا ئەکرێت ئەم پارەیە وکو باسەکرێت کە پشکی باڵێن حیزب یان بەرپرسۆم زۆرشتانەی لە هێنایە بۆیە گرنگیان پێدرێ یعنی هەم عەرزەکانە درێتی هەم بۆشان نەکرێەوە بینا ئێستا من نایەتەوە بیرم لە کوردستانە یعنی ئێستا حەزەکەم بێتەوە بیرم حەزەکەم نمونەیەک بێنمەوە بۆ خوێنەران بۆ جۆگرانی بەڕێز و بۆ جەنابتوانم بڵێن بینایشی مەکتەبێکی ئەهلی بۆ نمونە ئەم بینایە خۆی دروستی کردبێ و خۆی عەرزەکەی کڕی بێ یعنی شتێکی وانە هەرچی مەکتەبی ئەهلی هەیە ئەوانەی کەتی تایبەت هەمووی عەرزەکە زەوێکە حکومەت یاوێتی پیان و حکومەت بۆی دروست کردوون ئەمە لەسەر چی دوای بە پارەش خەڵک مناڵتیا بخوێنێ کابێتەوە لە پارەی کەرتی گشتی لە پارەی کەرتی گشتی تەرخانە کرد بۆ کەرتی تایبەت یعنی ئەمە ئەو پڕی ئەوە وەکو خیان وایە چۆن شتی وابێ تۆ چۆن لە پارەی ئەوە خەڵکە لێ بە پارە خوێنێت کە پارە خوێنی تۆش پێویستە تۆ خۆت ئەو شتانە دابینکەیت نەک تۆ لە پارەی حکومەت کە پارەی خەڵکە لە پارەی فەقیر و هەژار تۆ بچی بۆ مناڵی دەوڵەمەند و بەرپرسی سەرفکە شتی وا چۆن نەبێت یعنی ئەوەی شەکەەوە باشترین بەڵگەیە وەکو پێم وتی من ئێستا من نمونەیەک هیچ نمونەیەکم لە بەردەستانیەوە و زۆریش بە دوایەکە ڕامە یعنی وە نییە بڵێ وڵا بە دوای نەگەڕام زۆر بە دوایگە ڕامزان چم مەکتەبێکی ئالی هەیە کە ئەم مەکتەبە ئەهلیە خۆی دروستی کردبێ ئەوە نا بەڵێن باخچەیەکە ڕۆزێ حەزان و شتێک خانوێ بگری من بەستمەوە نا بەبستم خوێنی بنەڕەتی خوێنی ئامادەی و ئەمانە ئەوەی کە هەیە ئەوە یعنی ئەوە باشترین بەڵگەیە باش چەند قوتابخانەیە دراوەتە ئەهلی قوتابخانەی ئەهلی گرتوێتی خۆی بۆ حکومیە نیشتە جێبوون ئەوەش لەوەش دەگرم وڵات مامۆستا ئەحمەد بەس سەبارەت بەوەی کە بۆ ساڵی خوێندن بەپێی بڕیاری وەزارەتی پەروەردە 3 هەفتە دانراوە بۆ قەرەبووکردنەوەی
بڵین چەند قۆناغێک قەرەبوو دەکرێتەوە کە مامۆستاوتی ساڵی ڕابردوو چ ڕۆژ داوام کراوە بڵین جگەر لە یەکی بنەڕەتی و حوتی بنەڕەتی و دەی ئامادەی 12 ئەوانە قەرەبوو ناکرێنەوە ئەگەر ناو قۆناغەکانی ترەمووی قەرەبوو دەکرێتەوە 3 هەفتە قەرەبوو بکەنەوە. بەڵێ لە ڕاستیە خۆی خوێندن لە کوردستانە چۆنە خۆی بەڵین ئەگەر لە مانگی نۆشا بکرێتەوە پشوو زۆرە پشتی لە ناکاوە پشووی ڕسمی و پشووی ناڕسمی یعنی پشووی ڕسمی ئەوەی کە زۆرە با بڵین پشەکان زۆرن لێرە لە کوردستانە و پشووی ناڕسمیش ئەو شتانەیە کە یەتە پێشەوە لە پڕ تۆزە باران زیاترە بارە بەفرێک پشتێک ئەوە کاتێکە زانێ بە پشوو ئەوە انتخاباتێتە پێشەوە بۆ نمونە چەند ڕۆژەکە بە پشوو ئەو شتانە مەسەلەن ڕۆژانی مامۆساژ کەم تا زۆر ئاماژەی پێکرد ڕۆژانی خوێندن لە کوردستانە خۆی کەمە ئەم سێ هەفتەیەکە دانراوە جارە بۆ پرسیارەکەی جەنابەت کاڵی قەرەبوو کرێتەوە نەخێر قەرەبوو ناکرێتەوە بۆچی قەرەبوو ناکرێتەوە قەرەبوو بە سێ هەفتە چۆن قەرەبووی 2 ساڵی کە پەرۆدەتیای شکستیە ناوە قەرەبوو ئەکەیتەوە بەڵام یەک سوودی بەدیلێکی باشترت هەیە یەک سوودی هەیە ئەزانین بسە بەدیلەکەت پێڵم یەک سوودی هەیە سوودەکە ئەوەیە کە مناڵێکی پۆلی یەک لەگەڵ پۆلی دوو لەگەڵ پۆلیسێک کە فێری نووسین نەبووە لەم 1-2 ساڵە پیتەکان ناناسێ ئەم مناڵ لەم سێ هەفتەیە مراجعە و پیاچوونەیە بۆ ئەمە کە فێری بکەیتەوە کە هەوڵێکی لە گەڵابەی خراب نییە بەڵام بۆ قۆناغەکانی تر هەر ساڵەکە هەر فریای منهەجەکەی خۆیەکەوێت یعنی فریای ئەوە ناکەوێت تۆ چەند هەفتێ دانی بۆ مراجعە بۆ پیاچوونەوە و دوای ئەوە منهەجی تازەی قۆناغەکەی خۆشی دەست پێ بکاتەوەوانە لەبەر ئەوە ئەو شتێک کە دانراوە شتێکە بۆ لە زیاتر بۆ پۆل 1 و 2 لێ دەرچێت زیاتر گرنگە بۆ ئەوانە بەڕێز بە دیرێکی تر هەیە کە دەڵێ ناتوانانی بە و 21 ڕۆژ یاخۆ بڵێن 3 هەفتەیە قەرەبوو بکرێتەوە بەڵێ کاک حەشیم هیچ شتێک نییە لە دنیا بتوانێت قەرەبووی تەمەنی مرۆڤ بکاتەوە شتیوان نییە تەمەنێکەوە ڕۆژ تەواو یعنی بڵین ئەوەیە قەرەبووکە چییە هەموو ساڵ لە بڵێ لێشینەوە بۆ دەینەوە لێشینەوە 15 مەکتەب بکرێتەوە ئەوەی ڕۆی یعنی بەرنامە هەبێت بۆ گرفتی کێتە پێشەوە ئەو گرفتی کێتە پێشەوە تۆ بتوانین لەوە زیاتر با بڵین خوێندنی مناڵی کورد نەفۆتێ تەنها قەرەبوو ئەوەیە قەرەبوو ئەوە نییە تۆ یعنی ئەمە شتێکە پرۆسەیەکە کاک حەکیم پرۆسەیەکە ئەمە بەهین ئەکرێت پرۆسەیەکە لەسەر خۆ ئەکرێت ئەمە نییە تۆ بڵین بە زۆر یا مەسەلەن بە زەخت تۆ مناڵ فێرکەی ئەمە شتێکە لەسەر خۆ بەهێمنی ئەکرێت ئەو لەسەر خۆ هێمنی ئەو ڕۆژانە ڕۆشتووە ئەوەی کە ماوەتەوە ئێستا ئەوە لە بەردەستایە لە 14 کە ئەمڕۆ بە داوام کراوەتەوە ئیتر مامۆستا هەر فریای ئەو منهەجە ئەکەوێت کە کە بیرێتەوە سوپاس دەکەم مامۆستا سەبارەت بە مەسەلەی بینە پێشتر سەرۆکی حکوومەت 2 ساڵەمەوە بەرباسی لەوە کردبوو کە پێویستیان بە 36,000 پۆل هەیە ئەگەر ئێمە هەژماری پێین تقریبا 2000 قوتابخانەی هێژدە پۆلی دەکات چی کراوە ئێستا بازەوەکە 7125 قوتابخانە و خوێندنگە هەیە بڵین پێویستمان بە چەند بینایترێت چەندیان دوو داوامین دیارە بڵین لە کوردستان بەڵێ بەنسبەت ئەوەی حکوومەتی هەرێم کە ئێمڕۆ ئەلانی کرد تەبەن پێش 2 ساڵ وتی ئەمە پێویستیمان تقریبا بە 36,000 پۆل هەیە کە ئەکا تقریبا بە کۆی گشتیەکە 2000 قوتابخانە ئێمە ساڵانە لە 2015 پێویستیمان بە 100 قوتابخانە هەبوو هەر ساڵی بەڵێ بەڵام ئێستا تقریبا لەبەرەوەی کەڵەکە بووە لەسەرەوە ئێستا زیاترە پێویستیمان بە 2000 قوتابخانە هەیە لەسەر ئەساسی ئەوەی ئێمە زیاتر لە 130 قوتابخانەی سێدەوامیمان هەیە و زیاتر لە 1800 قوتابخانەی دوودەوامیمان هەیە ئەگەر ئەمە لەگەڵ ئەمە لێکیتەوە پێویستیمان بە 2000 قوتابخانە هەیە بۆی ڕزگارمان بێت لە دەوامی دوودەوامی و ئەوانە بەڵام ئەم 2000 قوتابخانەش دەبێ پۆلەکانی زیاتر بێت لەبەرەوەی هەر پۆلێک 40 تا 50 قوتابی تایە لەسەر ئەساسی ستاندەری جیهانی نییە ستاندەری جیهانی لە 20 بۆ 25 قوتابی زۆر ئەگە بگاتە 30 قوتابی لە پۆلێکە بەڵام ئەو پۆلش بە پێی ستاندەری جیهانیە سە قوتابخانە ئەهلەکان بۆ حکوومەت زەختیان لەیەکە هەمووی بە پێوەری ستاندەری جیهانیە بۆ حکومیەکان لەو ئاستەیانی بۆ زۆر لە قوتابخانە ئەهلەکان ئاستی قوتابیان زۆر بەرزە نمرەی باشە هێنن
بۆ لەبەرەوەی کوالیتیە عدەدی قوتابی کەمە لە مامۆستاتی ئەگا یعنی کۆمەڵێک پێوەرە ئەی بۆ قوتابخانەی لەم شێوە دروست ناکرێت ئێمە زیاتر لە 135 قوتابخانەکانمان هیچ 60ەکان و 70کانە لە شێوەی سجن دروست کراوە ینی بە تایبەتی سەرەتاییەکان بەڵێ بۆ ژینگەی قوتابخانە ناگونجێت بەڕاستی یعنی قوتابخانەیە کە سیاجێکە لە ناوە حوشێکی هەیە و تەواو بڕایەوە بەسیترین دەنگ تاسیرەکە لە هەموو ژوورەکان ئەمە هیچ 60ەکان و هەفتاکان ئەگە مامۆسا ئەگەدار بێ ئەوە ئێستا نەوعێکی ترە دەبێ ینی کۆمەڵێک مختبەر کۆمەڵێک شوێنی چاک ینی بەڵام بەنسبەت قوتابخانە 130 سێداوامی بەڵێ 130 قوتابخانە سێداوامی نزیکەی زیاتر لە 30 تا 40 قوتابخانەمانەیە لە کابینەوانەیە بێجگە تقریبا نزیک 100 قوتابخانەمان لە قوڕە بڵێ وە لە 150 قوتابخانەکەمان ناشێت بۆ دەرس خوێندن و ئەوانە 900 قوتابخانە مەترسی ڕوخانی لێ لە هەرێمی کوردستان تۆ هەر ئەو زیلزالەی کە لە دەربەندی خان و ئەمانە ڕوویدا ئەمە هەمووی قوتابخانەی وێران کردووە دەوامیشی تیاکرێت ئەجا بۆیە بەڕاستی ئەمە کارەساتە حکوومەتی هەرێم باسی ئەوە بکاوەڵە ئێمە تا ئێستا لەم ماوەی 2 ساڵ 50 قوتابخانەمان دروست کردووە بەڵام ئەو 50 قوتابخانە لە 125 لەلایەن خێرخواز و ڕێکخراوە جیهانیەکان دروست کراوە لە هەرێمی کوردستان زیاتر لە 900 قوتابخانە بە پێی داتای وەزارەتی پەروەردە لەلایەن خێرخواز ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی ڕێکخراوە جیهانیەکان و یۆنسکۆ ئەمانە دروست کراوە یعنی ئەم دەستکەوتە لە چۆوە هێناوێت ئەمە داتای وەزارەتی پەروەردە خۆیەتی بۆیە مەسلەی بینای قوتابخانە بەڕاستی زۆر زەرورە ینی باش پێویستە حکوومەتیش پاساوی هەیە یاخودنیەتی کە پێویستیمان بۆ چێوەندە کەڵەکە بووە ئەو لەوێت نەدراوە یاخودتەر ئەوەندە لە توانای مادیدا بووە بۆ نمونە ئەگەر ئێستا پێویستمان بە 2000 قوتابخانە هەبێ بۆ پڕکردنەوەی و فراحاکیم مەسلەی مادە حکوومەتی هەرێم پەکی لەسەر مادە نەکەوتووە بەپێی ئەو داتانە و ئەو شتانی کە باس ئەکرێت حکوومەتی هەرێم ئەتوانێت موچە بە تەواوەتی بدا پاشەکەوتەکە بە پێی خشتەیەک بگەڕێنێتەوە ئێستا نەود لە $70 بەبانەوە بوو نەود گەیشتە $20 بیست شتێک پاشەکەوتی دانا کە گەیشتە لە 120ەکە ئێستا نەود گەشتۆتە 170 بەبانەوە بێزگە مەسلەی 200 ملیارەکەی بەغا ئەینێرێت بێزگە مەسلەی محافەزات دامی محافەزاتێ لەلایەن حکوومەتی مەرکەزیەوانەوە نەخێر هیچ پاساوێکی نییە بۆ ئەوەی کە قوتابخانە بەڵکو لە ئەولەویاتی نییە ئەم ڕێوبانانە هەمووی کە بە مەلایەنی لێ سەرفەکاتۆرت ئەولەویات بۆ قوتابخانەیە بۆ ژینگەی قوتابخانەیە بۆ بژێوی ژیانی فەرمانبەران و مامۆستایانە من چی بکەم لە سایتی 150 و نازانم چی تۆوەرە قوتابخانەکان ئەولەویات دانا چونکە ئەساسی هەموو دەوڵەتێک لەسەر چەند شتێک بەندە یەک مەسەلەی اقتصاد دوو لەسەر ئەمن و ئاسایش سێ کە سەرەکیە پرۆسەی پەروەردە و فێرکردن ئەم سیانە تەواوکەری یەکن ئەمن و ئاسایش و لایەنی دارایی بە پرۆسەی پەروەردە و فێرکردنە ئەکرێ ئەگە تعلیم بەرەو سەرەوە بڕەوە سەیری یابان کە سەیری دەوڵەتەکان کە ئەڵمانیا کە هەمووی پەروەردە و فێرکردنیان لەو پەڕی ستاندەری جیهانیە بۆیە پێشکەوتن بەڵام لە حکوومەتی هەرێم ئەوەی کە فکری لێ ناکرێتەوە حسابی بۆ ناکرێت پرۆسەی پەروەردە و فێرکردنە ئەگەر پەروەردە هەبێ مامۆسا ئەدرێتە بەرشەق ئەگە پەروەردە هەبێ زوڵم لە مامۆسا و فەرمانبەرانەکرێ ئەگە پەروەردەیەکی تەندروستە بێ مامۆسا ئەبێتە تا ئیستا ساڵێکە لە سجنە بەبێ محکەمە و بەبێ حیساب و کتاب لەگەڵی وەکو مامۆسا بەروار بەدەل بەرواری بەڵێ دەیانی وەکووە ئەگە پەروەردە هەبێ مامۆسا ئەدرێتە بەرشەق لەسەر مافی خۆی لە بەرامبەر پەرلەمان لە ئەنجومەنی وەزیران پەروەردە لە فێرکردن مهمترە ئێمە ئەوەی بەجێمان هێشتووە پەروەردەیە کە مامۆسا باسی مەسلەی قەرەبووی قوتابیوانەی کردووە لە هەموو دەوڵەتێکە لە قۆناغی بنەڕەتی لە 175 بەشی پەروەردەیە بۆ منداڵان پەروەردەی وەرزشیە پەروەردەی ڕەوشتیە بەهاکانە فێربوونە ڕۆیشتنە هەموو شتێکە لە 125 برەو بە خوێندن ئەدەن خوێندنی منداڵی بنەڕەتی بەڵام ئایا لە هەرێم ئەوەیە
نە ژینگەمان ژینگەیە نە ئاسی قوتابیە نە بژێوی مامۆسایان باسی بینایم کرد باسی پێداویستیەکانی قوتابی ئایا پێداویستەکانی قوتابی حکوومەت دەفتەر و قەڵەم و قرتاسیە تەوزیعەکە کە وەختی خۆی حکوومەتی بەعس ئەیکرد ئەم شتانە تەوزیع ناکات نایکات لە چۆ ئەیکات بۆ خۆیان بیکڕن بەڵێ ئەیتوان ئەیزامتایە هەمووی لەسەر ئەسۆی خۆیانە هاتوچوو لە هیچ دەوڵەتی ئەم شتە نییە لە یاساشە هەڵێ پرۆسەی پەروەردە و خوێندن بە خۆڕاییە ئەرێ خۆڕایەکە لەکوێیە بەڵێ کتابیان تەبع کردووە زیاتر لە 25 میلیۆن کتێب تەبع کراوە بۆ 1300 عینوان زیاتر کتێب تەبع کراوە و ئامادەشە بەڵام ئایا ژینگەی قوتابخانە ئامادەیە ئایا بژێوی ژیانی مامۆستا ئامادەیە ئایا قوتابی ئامادەیە بۆ ئەوەی دوای کۆرۆنە بتوانێت بێتە ژینگەی قوتابخانە و دەوام بکات ناوبڕێکمان هێتەوە ترکرێمە وڵات مامۆستا مەریوان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕین وڵاتان لەگەڵ مامێنە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بە چێژ و بەتامە چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێت کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک ئەتوانی نمونەیەکی تاقیب بکەینەوە بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقیب بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک کارگێ ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە کارگێ ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگێ لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمەی گیانی و نێودەوڵەتی ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز مامۆستا مەریوان سەبارەت بەوەی کە بەڕێز سپۆری پەروەردەی لە ڕووی مامۆستا ئێستا ئامادەیە و قوتابیان ئێستا ئامادەن بۆ خوێندن بۆ ئەم ساڵ یاخود چۆن ئاش دەکرێنەوە بۆ لە ژینگەی قوتابخانەش ئەگەر شتێکت هەبێت بەڵێ سپاس بۆ پرسیارە لە ڕاستیە مامۆستا و قوتابی لەم ڕوا وەک پێویست ئامادەنین هۆکەی چییە کە ئامادەنین هۆکەی ئەوەی کە 2 ساڵە دابڕاوە باشە سەرەتاگە لە مامۆستا دەست پێ بکەین بۆ ئامادەنی مامۆستا لەم 2 ساڵی ڕاگە پێشتر باز نەکەینە 2014-15ەوە یانی زۆر نەچینە دواوا بڵێن هەر لەم 2 ساڵە لە قەلەقەیشی زۆرە ژیاوە و ژیانی مسۆگەر نەبووە و لە مەعاشکەی بڕاوە ئەمە بۆ خۆی یعنی تەسی لەسەر باڵێن پەروەردە و تەسی لەسەر ژیانەکەات لەبەر ئەوکو پێویست باڵێن ئامادەنیە و با بڵێن مامۆستاژۆک و ئەندامێکە لەو کۆمەڵگایە ئەویش بە هەمان شێوە دابڕاوە یعنی وەکو چۆن بڵێن 2 ساڵ جگەر لەلایەنە موچەکە لە خوێندنەکە شەردابڕانەبەرکە حکوومەت بەرنامەیشینەوە بۆ کاتی کۆرۆنا ئەویش دابڕاوە بڵێن بۆ پێویستی بە خوڵ و ڕاینان هەیە بڵێنەوە بەڵێ هەموو ساڵێک پێویستی بەوە هەیە ئەوە لە بەرنامەی حکوومەتی هەرێمان زۆر کەمە لە وەزارەتی پەروەردە ئەبووە هەبێ هەموو ساڵێکەوە هەبێت تۆ چۆن مامۆستا ڕائهێنیتەوە چۆن مامۆستا بەهێزەکەیتەوە چۆنشی تازەی پێ ئەڵێیتەوەمانە ئەوە نییە ینی ئەوە بەنسبەتی مامۆستا بەنسبەتی تەلەبەوە بەهاشەوە هەی مامۆستا تەلەبە تاواکەری یەکترن هەیجا ماشەوە دابڕاوە 2 ساڵە دابڕاوە لەبەر ئەوە ئەم ساڵ بۆ ساڵی خوێندن کە ئومێدێک هەیە کە لە چواردەی نوواکە گەرمە گۆڕێک با بە ئیشەکە با بڵێن بەڵام لە هەمان کاتا قورسترین ساڵە یەکەمیان ئەمە وتمان ئەم دابڕانە دەوری هەیە ئەمە یەکەم دووهام لەم 1-2 ساڵی ڕابردووە
ئاستی زانستی تەلەبە بە تەواوەتی هاتۆتە خوارەوە. یعنی تۆ لەگەڵ کەسێکا معاملە ئەەکەی مامەڵە ئەەکەی با بڵێن کە ئاستی زانستی نزمە. ئەمە قورسە بۆ پەروەردەکردن، ئەمە قورسە بۆ فێربوون لە هەموو قۆناغەکانە، نەک بڵێ یەک قۆناغ و دوو قۆناغ و ئەمە لە هەموو تەمەنەکان لە هەموو عینەکان لە 1 بۆ 12 لەم 2 ساڵ خوێندکار و قوتابی دابڕاوە لە مەکتەب بۆیە بینیت با بڵێن ساڵێکی قورسە و ساڵێکی با بڵێن ئاسەنگی زۆرە بۆی کە قوتابی بۆ ئاسانەی کە ساڵانی پێشوە ئەگەر تا ڕادەیەک هینەکە بۆ فێربوون ئێستا و ئاسەنیە با بڵێن زیاتر بووە ئەویش بەهۆی ئەوەی کە با بڵێن ئەو 2 ساڵە بەهۆی کۆرۆناوە بەزەگەلێ دووپرسین چۆن ئەو ئاش دەکرێتەوە قوتابی هەر مامۆستایی خودت پەیوەندی بە خێزان و بڵێن خێزانی شەو هەیە ئەمە ئاشکردنەوەی قوتابی لەگەڵ خوێندن و قوتابخانە ئاشکردنەوەی قوتابی بە قوتابخانە ئەوەیە کە وەزارەتی پەروەردە بەپێی ئەو بەینەی کە بڵاوی کردوێتەوە بەڵێ بە ساڵانەی کە بڵاوی کردوێتەوە هەتا بکرێت هەتا بتوانێت پشتەکان کەمتر بکاتەوە ئەمە یەکێکە لە هۆکارەکان و ژیان بۆ خەڵک و ژیان بۆ مامۆستان و فەرمانبەران بەسۆگەر کات ئەمە زۆر مهمە و ئەو کەم و کوڕیانەی کە لە مەکتەبەکانە هەیە لە مەسەلەن بۆ نمونە ئەگەر مامۆستایەک نقصان بێت بۆ نمونە ئەگەر پێداویستی خوێندن لە ئەوەی کە پەیوەندی بە تعمیرکردن و بە پێداویستی خوێندن و ئەم جۆرەشتانەوە هەیە ئەمانە پڕ کاتەوە واتە ئەم پێداویستیانە دابین کات هەم لە معاش مامۆستایان هەم لە خوێندنگەی کەم و کوڕیشی هەبێ بۆ نمونە و پشتەکان کەم کاتەوە ئەمە تا ڕادەیەک گەرم و گۆڕێک ئەیا بە ئیشەکە و ئەتوانی بڵێ هەنگاوێک ئەچێ بە پێشەوە بەڵام ئەگەر حکومت مەسەلەن بۆ بەرنامەی نەبێت شتی نەبێت تۆ نازانی مەسەلەن چۆنە دوای انتخابات معاشکە بڕنەوەیاننا وانە بێژەکان پەیوەندیەکەنەوەیاننا یعنی جۆرێک لە بەڵێ جۆری لە دڵڕاوی قەلەقی هەیە بە کورتەکەی لەبەر ئەوە با بڵێن ئەم ساڵ بۆ خوێندن ساڵێکی چەندێک ئەوەی کە سوودی هەیە کە لە چواردێنەوەکراتەوە بەڵام ساڵێکی قورسە چۆن تۆ قوتابێک لە بەردەمتایە کە ئاستی زانستی دابەزیوە باشە ئاسیدا چۆن دەسەلمێرێک ئاستی زانستی دابەزیوە کە دەڵێ ساڵ بە ساڵ پێوەرەکە چییە بۆ نمونە چۆن دیارە بەڵێ ئەزانین چۆنە یەک ڕۆژ لە تەمەنی مرۆڤ بڕوا بەپێ ئەوەی کە ئەو تەمەنەی ئەو مناڵە بۆ فێربوونە ئەو تەمەنەی ئەو مناڵە بۆ مۆبایل و بۆ خەوتن و بۆ چوونە دەرەوە نییە ئەمە 2 ساڵە بەهۆی کۆرۆناوە و بەهۆی بێبەرنامەییشەوە لە ڕاستی وەزارەتی پەروەردەوە هەردووشی هەمووی تێکەڵبووە بەس کۆرۆنا ڕئیسەکەی بە بڵێ سەرچەکەیەوانە ئەم مناڵە دابڕاوە ینی بینەکە کە تۆ دابڕای لە شتێک هەروە بە ئاسانی ناچیتەوە سەری ینی کات ئەوێ وەختت ئەوێ بۆیە من لە سەرای قسەکان ناوتم ساڵێکی سەختە چووکە تۆ لەگەڵ کەسێکە مامەڵاکەی کە ئاستی زانستی دابەزیوە و ئەمە پێشتریش تەوان بەس ئێستا زیاتر ئەم مناڵە و ئەم گەنجە بارگاوی بووە بۆ شتانی کە دووری ئەخاتەوە لە مەکتەب وەکو بەسەرە بۆ نمونە بارگایی بۆ بۆی کە لە دەرەوە بێت بارگایی بۆ لەوەی کە کارت دۆزێتەوە گەر گەنجێ بێت بارگایی بۆ بۆی کە مەسەلە مۆبایل زۆر بەکاربێنێ بارگایی بۆگێ چوونە دەرەوەی زۆر بێت لەگەڵ خێزانە بە هەموو ئەو شتانە بارگایی بۆ باڵسوکەوتە دیموکراتەکانی حکومەت ئەوە گرنگترین شتە یعنی ئەو هەڵسوکەوتە نادیموکراتیانی کە هەیە بەم ڕۆژگارە کاتێکە زانی شەوە تەقەیە مەسەلەن گرفتە کێشەی ئەمە هەڵسوکەوتی نادیموکراتیە لە هەموو شتەکانە کە هاتۆتە پێشەوە ئەو شتانی کە هەیە ئەو نایەکسانی کە لە گۆمەڵگای ئەم مناڵە هەستی پێکە هیچ پێویست ناکە ئەمە لە سەری بڕێ مناڵێک لە پۆلی هێشتی بنەڕەتی بێزانێت کە بڵێن هەڵسوکەوتێکی نادیموکراتی لە کۆمەڵگای هەیە بارگایی بۆ بەم شتانە تەسیری تێک کردووە لەبەرەوە هەروە بە ئاسانیە مناڵە ڕاز نابێتەوە. سوپاس مامۆستا سەبارەت بۆی کەم ڕووسەرکی حکومەت وتی 13,000 قوتابی کە دابڕابوون ئەوان هێناوێنێتەوە بەر خوێندن وردەکارێکی لای ئێوە چۆنە یاخود بڵێن ساڵانە واسینان زۆرە لە خوێندن بەڵێ بەپێ ئەو داتانەی کە ساڵانی پێشوو لە وەزارەتی پەروەردە وەرمانەگرت ئاخر داتا تقریبا نزیکەی 30,000 قوتابی ساڵانە لە خوێندندا ئەبڕێت 30,000 بەڵێ 30,000
هەیە هەر ناچێتە خوێندن هەیە بەهۆی ڕاستبوونەوە هەیە بەهۆی بژێوی ژیان دەڵێن بژێوی ژیانی ماڵ تەسیری زۆری کردووە باوکێ 4-5 قوتابی هەیە یەک دوانێکی وازێنن هاوکاری باوکیانەکە بۆ دابینکردنی پێداویستی براکانی تری ئەمە بەداتا هەیە نەکەرەوە ساڵانە بە ئەتوانم بڵێم جار وایە بە دەیان بە سەدان مامۆسا کۆچەکات سەری هەڵگرت ئەی لە 2015 تا ئیستا ئەو هەموو ئاوارەبوونەوە ئەو هەموو خەڵکە کە ئەچنە هەندەران تقریبا ئەتوانم بڵێم بە سەدان مامۆسای تایە کە بە ژێوی ژیان و وەزع و زیاتر لە 500 مامۆسا فەسڵ کرا بەهۆی ئەوەی کە مۆڵەتی 2 ساڵی موچەیان وەرگرت بۆیان درێژ نەکرایەوە هەنێکی نەگەڕایەوە هەنێکشی چووە خوێندنی ئەهلیەوانە یان بۆ تەرجمە کە زۆری اختصاص ئینگلیزی ئەوانە و یان فیزیان بابەتەکانی تر ئەی بۆ باسی ئەمانە ناکرێت ینی ئەمە کارەساتە تۆ باسی ئەوەکەی 11,000 گەڕاوەتەوە کەی گەڕاوەتەوە چۆن گەڕاوەتەوە ینی داتاکە چییە ئەم شتە کە باس کرا لەسەر چ بنەمایەک ینی چییە دابڕانەکە لە چی بووە باشازی بەڕێمە ئەگەر ئەو هیچ بنەمایەکی نەخس بێتە ڕوون نەبێت کە سەرۆکی حکوومەت دەڵێ 11,000 قوتابی گەڕانراونەوە تەوازیان لە خوێندنێنەوە ئەی بەڕێز لەسەر چ بنەمایەک دەڵێ 30,000 داتای فەرمیە ئێمە داتای فەرمی وەزارەتی پەروەردە من هەموو ساڵێ وەرمەگرت کە داتاکان ئاخر داتا نزیکەی 30,000 قوتابی دابراون لە خوێندن ئەو ساڵە یعنی ساڵانە نەکەرەوە ساڵانە تۆ سیر بکە تۆ باسی ئەوە مەکە هەر باسی بەسیترینشن ناوچە دابێنراوەکان بکە کە حکوومەتی یاریێم ئیمڕۆ هەر ئیشارەتی پێنەدا کە نزیکەی 20,000 مامۆستا لە ناوچە دابێنراوەکان هەیە نزیکەی 150,000 قوتابی لە ناوچە دابێنراوەکان هەیە کاڵێم ناچە دابێنراوەکان لە شنگارەوە بگرە هەتا خانەقین و جەلەولا و کەرکووک و ئەوانەیە بگرە بەس لە سەهلی مووسڵ لە دوای 2014ەوە کە هەتاکو ئێستا بەڵێ کە زۆربەی یەزیدیوانەیە 700 قوتابی هەبووە لە دراسی خوێندنی کوردی ئێستا 50 قوتابی لە خوێندنی کوردی ماوە 650 قوتابی چۆتنە دراسی عەرەبی دوای ئەوەی کە هیچ بەرهەمێکی نییە کە قوتابی لەوێت تەخەڕوجەکە زانکۆکان عەرەبیە دراسە عەرەبیە مامۆسا عەرەبیە ئەمیش بە خوێندنە منهەجی هەرێمی کوردستان کوردیە نازانێت تێکگیران ڕوو ئەدات ئاستی مستەوای دەرەجەیان کەمە بێت زیاتر لە 600 ئەی لە کەرکووک لە دوای 16 ئۆکتۆبرەوە 2,000 قوتابی وازی هێناوە بەڵێ هەندێکی بۆ خوێندنی عەرەبی هەندێکشی گەڕایەوە بۆ هەرێمی کوردستان ساڵانە خوێندنی کوردی بە پێی داتاکان تەلەبەی کورد زیاترە چێتە دراسی عەرەبی لەبەرەوەی زانکۆی کەرکووک و زانکۆکانی تر بە خوێندن بە عەرەبیە هەمیشە تا 12 پۆلی 12 ئامادەیی بە کوردی خوێندێتی کە ئەچێتە ئەوێت تێکگیران ڕووەدا و چەندین جاریش داوامان کردووە نەکەرەوە ئەی ژیان و گوزەرانی مامۆسایی ناوچە دابێنراوەکان بۆ بازەکەیە کە حەقی خۆیانە بچنەوە سەر بەخە یعنی ئەو خەڵکی شاری ڕەسەنی کەرکووکە کە گەڕاوەتنەوە ئەوێ هەتاکو ئێستا حکوومەتی هەرێم ڕێگرە ئەوەی بەپێی داتاکان بچینەوە سەر عێراق ئامادەیە وەریان بگرێت بەڵێ عێراق ئامادەیە وەریان بگرێت بەپێی ئەو خشتەیە بە پێی بەرنامە لەبەرەوەی حەقی خۆیەتی خەڵکیشان زیاتر دەبێ و کاتە موچەکە ئەگۆڕێت ئەو هەموو لێبڕینە نامینێ ئەوەی ئاوارەی کەرکووک و شنگال و ناوچە دابێنراوەکانە هەرچی فەرمانبەر هەیە مادەی 140 شملی کردووە بە پێی یاسا ئەتوانێت بگەڕێتەوە بەغا من تحقیقم لە بەشی مادەی 140 کرد جێگیری ئەوێ وتی مامۆستا ئەرقەلەکە لە هەرێمەوەیە زیاتر لەبەرەوەی عەرەبە هاوردەکان هەمووی گەڕانەوە کەربەلا و نەجەفوانە زەویان داپیان تەعینیان کردەوە نەقلیان بۆیان کرد بەڵام بۆ کوردەکە لێرە لە مادەی 140 ئەرقەلە هەیە لە هەرێمی کوردستان ناگەڕێت و کە مافی خۆیەتی ینی هەر کەسێ بگەڕێت 200 مەترێ دەوێتێ وەزیفەکەی نەقلەکرێت بە پێی مادەی 140 مادەیەکی دەستوریە بەڵام ئەمە لەبەرەوەی بۆ خۆیان بەکاریان بێنن بە حیزبی کراون یعنی نەکەرەوە ئەی بۆ باسی دام و دەستگاکانی پرۆسی پەروەردە ناکرێت نزیکەی 7,000 ئێمە 7,000 قوتابخانەمان هەیە 7,000 بەڕێوەبەری حیزبی هەیە نزیکەی 14,000 یاریدەدەری حیزبی دانراوە ڕێگانەڕۆ لە دەڤەری هەولێر یەک بەڕێوەبەری غەیری پارتی بدینە شتیوان نییە ئللا دەبێ پارتی بێت و دانرێتیش بە پێی هیچ پێوەرێکیش لە سلێمانیش بە هەمان شێوە بەڵام تاکوتوک هەیە بەڕێوبەرە
غیری یەکێتی ئەوە بە واقعە بەڵام لەوێ بە هیچ شێوەیەک وەرناگیرێ چەندین جا بە وەزیر ماوتووە لە کۆنفرانسی 2015 وەزارەتی پەروەردە کە 4 ڕۆژ بوو کۆمەڵێک پێشنیاری جوان کرا بڕیاری چاک درا کە بەڕێوبەر یاری دەربەر ئەم پێوەرانەدا ئەندرێ هیچی جێبەجێ نەکرا جێبەجێ ناکات یعنی ئەمە پرۆسی پەروەردە بە حیزبی کراوە هەر لەسەرەوە تا خوارەوە هەر وەزیرێک دێت بڕیارەکانی پێشوو هەڵەوە شێنێتەوە چەند قوتابخانەیە پێش ئەم وەزیرە بە ئینگلیزی نەبوو کە ئەم هات هەمووی هەڵوەشاندەوە ئەمە هەموو چێ زەرەرەکە قوتابی پێشەوەی تەجروبە بکرێ پرۆگرام و منهەجێکی دەوڵەتێکیان هێناوە لە 100 لەسەر هەرێمی کوردستان جێبەجێ ئەکەن بەڵێ پرۆگرامەکە بە قووەتە بەڵام بۆ هەرێم دەست نادا بۆ هەرێمێکی سێ دەوامی قوتابخانەی دوو دەوامی نابێت دەبێت ئەقەرشی دەبێت 6 سعات دەوام بکرێت ئەمە کارەساتە ئەو منهەجە دەبێت 2 ساڵ 3 ساڵزارێک کۆمەڵێ پسپۆر دانیشتن دەستکاری بکرێت بەڵام نەکراوە پرۆسی پەروەردەی ئیسلامی کە لە هەمووی گرنگترە بۆی پەروەردە دوای دەگەڕێم وڵات مامۆستا مریوان کاتشمە زۆر کەمەوە سەبارەت بە کوالیتی پرۆگرامەکان و سەبارەت بۆش کە مامۆستا ئاماژی پێکرد دەستێوەردانی حیزبی زیانی زۆری داوە لە پرۆسی پەروەردە فێرکردن بەڵێ بەنسبەتی دەستێوەردانی حیزبی بەڵێ ئەوە هەیە چکە ئەوەی کە لە کوردستانە هەیە لە با بڵێن لە بەڕێوەبەری مامۆسای بەڕێز ئاباژی پێ کرد لە بەڕێوەبەری قوتابخانەیەک و هەتاوەکو وەزیرەکە ئەبێت ئەوانەی کە پلۆپۆستیانێ ئەبێت سەربەکێتی پارتی بن تا ڕادێ لە سەردەمی با بڵێن 2009 سەردەمی گۆڕانە کەمێک گۆڕانکاری بەسەرە هات با بڵێن لەبەرەوەی کە با بڵێن ئەو بەڵێ فشار هەبووەمانە کەمێک لە لایەنە با بڵێن ئیسلامیەکان کەم زۆر بە کەمیانی و کە بە شانی بازیە باس کرێ کەمێکیش لە گۆڕان هەیە ئەگینا لە سا با بڵێن زۆرینەی زۆری لە نەوەکانە بەڕێوەبەرەکان یا بەڵێن ئەوانەی کە بەرپرسی پەروەردە سەر بەشێتی پارتی ئەم وەکو لە دینی حیزب بەس وەکو تەداخولی حیزبی لە پرۆگرامی خوێن هەیە وەکو شێواندنی مێژوو بێ بە پاڵاوانکردنی لایەنێکی سیاسی بێ ئەوش هەر هەیە بڵێن بەڵێ ئەزانین چۆنە تۆ ئێستا مەسەلەن کەسێکی حیزبی کە دائەنرێ خۆم کەسەکە توانای هەبێ هیچ کەسێلاری بەوە نییە بەڵام تۆ کەس هەیە بە توانایە بۆ نمونە لە پلۆ پۆستێکا تۆ دایانەی هەیە بە توانای داینانەی لەبەرەوەی کە مەسەن بۆم نەسەر بەلایەنێکی ئیسلامیە معارەزەیە بۆ نمونە وانە ئەو کەسە داانەی کە سەر بە حیزبەکەی خۆتە ئەمە چییە ئەمە با بڵێن ئایبەکانت بۆ پێشێ ئەمە ئیشی پێەکەی فڵانم بۆ بکە فڵانم بۆ نەقڵکە ئەمن بۆ بکە یعنی ئیش پێکەی بۆی لێ دادناوە هەیکە لە شتەکان ئەوەیە باشە یا مەسەن کەم و کوڕەکانی وەزارەتی پەروەردەت بۆ داپۆشێ چۆ کەم و کوڕی لای بەرپرسە ئاماروشت لای بەرپرسە ئەوان ئەزانن دەنگ و باس چێشت چی ئەوانە بۆ هەموو شتە ناخەنە دەرەوە بۆ خەڵک ئەروا بە ئاسانیەوەمانە بەنسبەتی هینەکە ئەوە زەڕێکی زۆر گەورەی یاوە لە بەسەری پەروەردە یعنی تۆ ناکرێت با بڵین پۆستێکی حەساسی وەکو پەروەردە هەمووی ئەمە بۆ کەسانی حیزبی پڕکەیتەوە ئەمە شتێکی هەڵەیە بەنسبەتی پرۆگرامەکانەوە بێ هەموو ساڵێک یان 2 ساڵ 3 ساڵجارێک گۆڕانکاری لە پرۆگرامەکان نابکرێت ئەوە لە کوردستان تا ڕادێ سستە هەوڵ هەیە محاولە هەیە کراوە ئەکرێ بەڵام وەکو پێویست نییە سستە لەبەرەوە کە گۆڕانکاری لە پرۆگرامەکانە بەسستی بڕوا حتمما کوالێتەکەشی نەزم دەرەچێت سوپاس مامۆستا کاتمان زۆر کەماوە باس 2 دقەیەک بۆ بەڕێزت ئەگەر شتێکت ما بەسەر پەروەردەی ئیسلامی وەشتی تریش دەگەر مەسەلەی پەروەردەی ئیسلامی ئێمە لە هەموو دەوڵەتەکانە جوولەکە لە باخچەی ساوایان هەتا زانکۆ پەروەردەکەی خۆیە خوێنێ کە ئاینی خۆی و کۆمەڵێ بەهاکان باسەکە بەڵام بەداخەوە ئەوەی کە لە هەرێمی کوردستان گرنگی پێ نادرێ پەروەردەی ئیسلامیە یان پەروەردە و پاراستنی بەهاکانە بۆ شەر نییە کۆمەڵێک بەهای چەمک و بەها هەیە لە ناو ناوەندەکانی خوێندنا نەماوە کە داوامان کردووە جاروا هەبوو ئەوەی کە معلوماتم هەیە لەسەر مێژووە بابەتی مێژوو لایەنێ ویستێتی کەسێ بکاتە پاڵەوان لایەنەکەی تر ڕازی نەبووە ئەو منهەجە ڕاوەستاوە ئیمساڵ نەیان هێشتووە بەڵێ بەهۆی ململانەی حیزبیەوە یعنی کە مامۆستا باسی کرد زۆر خەتەرە ئێستا لە مێژوو لە جوگرافیە لە بابەتەکان بە ململانەی حیزبی ئەکرێ یان بە تەوافق ئەکرێ کە ئەمە کارەساتە پرۆسەی پەروەردە و خوێندن بێنێتە سەر سفر بۆیە بەڕاستی بەڵێ دەستێکەیە بۆی دەستکاری پەروەردەی ئیسلامی بکرێ کە پەروەردەی ئیسلامی ناکرێ و بەڵێ لەبەر ئەوەی سەختێکی زۆر کرا ئێستا ئەو پەروەردەی کە ئێستا لە ناوەڕۆک دەرکراوە
ئێمە ئاگدارین منەظەمەیەکە بە تەمایە پرۆگرامێکی داناوە بیکاتە پەروەردەی ئاینەکان یان خوێندنی ئاینەکان کە ئیسلام و لایەنەکانی تری بە یەک چاوسەیر کردووە ناکرێت لە 1995 مسلمان تۆ لەگەڵ لە 1950 وەکو یەک حساب بکرێت لە ڕووی ئاین و لە ڕووی کەلتور و لە ڕووی کۆمەڵێ بەها هەردووکی تایبەتی خۆی هەیە دەبێت بپارێزرێت. باشە ئەگەر شتێکت ما لەسەر کەم و کوڕەکانی پەروەردە پامت تەیە بۆ بەرپرسانی وەزارەتی پەروەردە؟ واللهی پەیامی من ئەوەیە دەبایە حکوومەتی هەرێم ئیمڕۆ ناڵێن مزگەێنی یعنی تەرفیعەکەی بگەڕاندایەوە لە 2015 پلە بەرزکردنەوەکەی بگەڕاندایەوە کە حەقی ئەو نییە یاساش بۆی نییە دەستکاری موچەی مامەسایان بکە دەبایە مەسەلەی تەنزیمی میلاک بکرێت ناکرێت ماهەنێک هەیە 6 حسەیە هەیە 22 حسەی هەیە یعنی تەنزیمی میلاک بکرێت دەستێوەردانی حزبی بەڕاستی دەربکرێت کەسی شیاو لە شوێنی شیاو بێ ئەگەر حزبیش بێت هیچ کێشەمان نییە ئەمە چەندین جا داوامان کردووە لە کۆبوونەوەکانە و مەسلەی قەرەبووی قوتابی بە 3 هەفتە بە هیچ شێوەیە ناکرێت ئێمە داوامان کرد بەڕاستی لە پشووی هاوینە بەهانای ئەو پرۆسەی پەروەردە بێ ئەگە پرۆسەی پەروەردە بەم شێوەیە بێ بەڕاستی ئەمە پرۆسەی پەروەردە نیە بەڵکو پرۆسەیەکی حزبیە. زۆر سوپاس بە هەردوو وڵاتان سوپاسیان بەدەبوونتان دەکەین سوپاس بۆ ئەوی بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئەو کارانم خواتان بە.